نەخۆشخانەی هیوا ڕای دەگەێنێت هیچ کات ئەو پڕە دەرمانەی دەگاتە نەخۆشخانەی هیوا بەشی ناکات و بەردەوام کێشەی کەمی دەرمانیان هەیە. وەکارەکەشی بوونی نەخۆشی شارەکانی خواروی عراقن کە بە ژمارەیەکی زۆر ڕوو لە نەخۆشخانەکە دەکەن. سەرڕای ئەوەیش داوایان کردووە کێشەی دەرمانیان بۆ چارەسەر بکرێت، بەڵام وەزارەتی تەندروستی لەو بڕە زیاتر نانێرێت کە دیاری کراوە. بەم هۆکارەش گرفتی گەورە بۆ نەخۆشانی شێرپەنجە دروست دەبێت. خۆتان شوێنەکەتان بینیوە ناتوانین با بڵێن ئەو حسەی دەرمانی کێ بۆ نەخۆش ئێمە شاسێتی ناکەین ئەو حسەی دەرمانی کێ بۆ نەخۆشخانەی هیوا بین بە هەموو دنیا. ئەگەر ئێمە نەخۆشی بەری دەرەوەی وەربگرین بەسڕا و بەغاوانە بڕۆن پێکابێ چه حسەی دەرمانی خەڵکی سلێمانیە بین بە دەرەوە نەک بە بەردەوامی برای بە ڕێزم کێشەی دەرمانمان هەیە. ئەوە شتێکە نایشارینەوە بە شانازی شۆ پێتەڵێن کە هەیە بەڕاست لەبەر ژمارەی زۆری نەخۆشەکان سەبارەت بۆی کە ڕێگاری یاسایی ئەگەر نەبەریان نامن لە ئاسی ئیداریان ناتوانەوە قسە بکەم چکەم پزیشکێکم پزیشکی با بڵێن چارەسەرکارم لەم نەخۆشخانەیە وان نەتوانێت دوای ئیدارە جواب بدات. نەخۆشخانەی هیوا ڕەتی دەکاتەوە لەگەڵ کۆمپانیایەک ڕێکەوت بێت لەسەر هێنانی دەرمان و دەرمانەکان کوالیتیان خراپ بێت و بەرواریان نزیک بێت. ڕاشی دەگەیەنن سکاڵای یاسایی لەسەر ئەو کەسانە تۆمار دەکەن کە نەخۆشخانەکەیان تۆمەتبار کردووە. ئەو دەنگۆیانە ڕاستی چکە ئێمە نوان دەبسی تاقیگەل لە ڕێی بەڕێوەتی تەندروستی سلێمانیەوە وەربین ئەوانیش لە ڕێی تەجیزاتەوە کە بڵێن کۆگای دەرمان مەوادەکانمان دەدەن هەموو ساڵێک لە سەرەتای ساڵا عەقدێک دەکرێت تەندەرێکە دەکرێت بۆ کۆمپانیەکان دەرەچێت. ئێمە وەکو بەڕێوەتی هیوا و تاقیگی هیوا بەشدار نین لەو تەندەرە بەشدار نین. ئێمە تەنها تەڵەبێت دەکەین بۆ مەوادەکان ئەوان مەوادەکان بۆ دابین دەکەین. بەڵێ بە دڵنیاییەوە هیچ ئەو دەنگۆی ڕاز نییە چکە کە عەقدێک لەگەڵ کۆمپانیا عەقدێک و تەندەرێک دەرەچێت کۆمەڵێ مەرج هەیە. یەکێک لەو مەرجانە ئەوەیە کە دەبێت مەوادەکەی ئەکسپایری دوور بێت و ئاتلیست بەلایانی کەمەوە بێت 6 مانگ. ئێمە کە تەڵەبێت دەکەین دەڵەبێت بۆ 6 مانگ دەکەین چکە ئەزانین هەندێک لەو مەوادانە لەو 6 مانگ ئەکسپایر بێت. بۆیە ئەو دەنگۆی ڕاز نییە و ڕەنگە لەوە چێەوە تاوانێکی بێت. پێشتر چەندین جار نەخۆشخانەی هیوا ڕوبەڕووی گرفتی کەمی دەرمان بووەتەوە. تەندروستی سلێمانی داوای لا وەزارەتی تەندروستی و دارایی کردووە ئەو گرفتە چارەسەر بکەن، بەڵام گرفتەکە تا ئێستا ماوە و هەموو جارێکیش نەخۆش باجەکەی دەدات لە کاتێکدا توشبانی شێرپەنجە ئەگەر دەرمانیان لێ ببڕێت مەترسی لەسەر ژیانیان دروست دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.